لێبێ و شۆ باش دەمەوێت بزانم ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ چییە و چی دەگرێتەوە دەیەوێت بەلابردنی جێگرانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروە سەر و کۆمار چی بکات؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو ڕێزم بۆ خۆشەویست بێگومانم بڕیارە لە ئەنجامی ئەو بارودۆخە هاتووە کە ئێستا لە عێراقا لە ئارادایە بارودۆخەکە بەگشتی لە زۆربەی ڕووەکانەوە توانین بڵین بارودۆخێکی متەشەنیجە تا ڕادەیە خراپە خۆپیشاندان هەیە زۆربەی لایەنەکان گەیشتونەتە و قەناعەتی کە حکوومەت بەم شێوەیە ناتوانێت ئەو قەیرانانەی کە هەیە چارەسەری بکا بە تایبەت قەیرانی گەندەڵی کە ماوەی ڕابردوو هەردوو حکوومەتی ڕابردووی عێراق کە لە ئەنجامی دوای دەستور هاتووتەکایەوە ڕۆژ لە ڕۆژ مەسلەی گەندەڵیەکان و مەسلەی لە ڕێلادان و مەسلەی دەرچوون تا ڕادەیەکی زۆر لەو تەوافقە سیاسیانەی کە سەرەتای پرۆسی سیاسی لە عێراق دەستی پێ کردووە هەموو ئەمانە کێشەی تێدا بووە. ئێستا ڕاستیەکەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو نەک هەفتەی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو گوشارێکی گەورە لەسەر ئەنجومەنی وەزیران هەبوو لەسەر خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەبوو کە دەبێ ڕێوشێنێک بگرێتە بەر ئەگینا بەم شێوەیە بارودۆخی حکوومەت حکومڕانی بەم شێوەیە ناڕەبڕێ بە تایبەت پاشەوەی کە مەرجەعی باڵای شیعەکان لە عێراق ئەوەی ڕاگەیاند کە پێویستە حکوومەت و خودی سەرۆک وەزیران ڕێوشێنی جەریئانە و ئازایانە بگرێتە بەر لە چەند سەعاتی ڕابردوو یعنی تقریبا لە 48 سەعاتی ڕابردوو گفتوگۆیەک و دانوستانێک هەبووە لە نێوان ئەو لایەنانەی کە لە عێراقا حکومەکەن بە تایبەت لایەنە شیعەکان بە تایبەت خودی سەرۆک وەزیران بۆی کە چ ڕێوشێنێک بگرنە بەر هەروەها بە پشتیوانی مەرجەعیەتی باڵا ڕاستیەکەی ئەو ڕێوشێنانە ئەمڕۆ بەناوی خودی سەرۆک وەزیرانەوە ئەو ڕێوشێنانە ئەمڕۆ بە ناوی خودی سەرۆک وەزیرانەوە خرایە بەردەستی ئەنجومەنی وەزیران ڕاستیەکەی زۆربەی زۆری خاڵەکانی ئەو ڕێوشێنانە بە دڵی زۆربەی لایەنەکان بوو بەڵام لە وردەکاریە ڕای جیاواز هەیە و کێشە هەیە لەسەر مەسلەی نەهێشتنی کۆمەڵێک امتیاز بۆ بەرپرسەکان بەگشتی زۆربەیە توانین بڵێ هەموو لایەنەکان هاوڕابووین لەسەر مەسلەی ئەوەی کە گەندەڵکاران بدنێنە دادگا هەموو هاوڕابووین بەڵام ڕاستیەکەی لەسەر مەسلەی هەڵواشانەوەی جێگرانی هەردوو سەرۆکایەتی کۆمار و ئەنجومەنی وەزیران ڕای جیاواز هەبوو ڕای جیاوازەکە لە دوو سۆنگەوە لە دوو ڕەهەندەوە سەرچاوی گرتبوو یەکەمیان بۆ نمونە جێگری سەرۆک کۆمار جێگرانی سەرۆک کۆمار بە یاسا ڕێکخراوە کەواتە دەبێت بە یاساش چاک بکرێت ینی هەڵوەشانەوە بە بڕیارێک نابێت لە ئەنجومەنی وەزیران دوو هەمیان کە ئەمە زۆر زۆر گرنگە ئەو پۆستانە کە ئێستا کۆمەڵێک کەس لەو پۆستانەدان لە ئەنجامی تەوافقێکی سیاسی کە لە ئەساسی ئەو تەوافقە سیاسیەوە دەسەڵات بە پەرلەمان و بە حکوومەت و بە سەرۆکایەتی کۆمارەوە لەسەر ئەو بنەمایە دروست بووە بۆیە هەڵۆشانەوەی ئەو پۆستانە ئەگەری زۆر هەیە کە ئەو تەوافقە سیاسیە یان هەڵۆشێنێتەوە یان بە شێوەیەکی وا ئاڵۆزی بکە کە هەندێک لە لایەنەکان نەتوانن بەو شێوەیە لە حکوومەتا بمێنەوە کەواتە ئەم گفتوگۆیە ئەم ئیتیفاقە لە حکوومەت بەشدارە دکتۆر ئەم ئیتیفاقی کراوە بۆ ئەم بڕیارە بەتەنها لە نێوان ماڵی شیعەدا بووە ینی پرس و ڕا بە لایەنەکانی دیکە نەکراوە بۆ لایەنانی کە تەوافقیان هەیە لەگەڵێدا هەتاوەکو ئەو وەرەقەیە هاتە بەردەستی ئەنجومەنی وەزیران ئەتوانم بڵێم زۆربەی زۆری ئەندامانی ئەنجومەنی وەزیران ئاگدار نەبوون لەوەی کە ناوەڕۆکی وەرەقەکە چییە حتا داوای ئەوەمان کرد کە یعنی خودی یەکێک لە وەزیرە هەرە باڵاکانی شیعە بداوای ئەوەی کرد کە ئەبێ وەرەقەیە بخوێنینەوە ئەو جار گفتوگۆی لەسەر بکەین بەڵام لە هەمان کاتدا هەندێک وەزیرمان ئەبینی باسی لەوەی دەکرد یعنی بەشێکی باش لە وەزیرەکان و بەتایبەت شیعەکان کە ئەم وەرەقەیە یەکسەر با بخێنە دەنگدانەوە پێویست بە گفتوگۆ ناکە لە ئەنجامدا بێگومان وەرەقەکە خراپە بەرباس و گفتوگۆ هەموو ئەو ئەندامانەی ئەنجومەنی وەزیران کە ویستیان قسەی لەسەر بکەن قسەی خۆیان کرد بەگشتی کەس نەیوت ئێمە لەگەڵ ئەم وەرەقەیەنین یەک دوو وەزیر ئێمە ڕای شەخسی خۆم بڵێم ڕاستیەکەی ئێمە ناتوان بڵێم بە ناوی هەموو نوێنەرانی کوردەوە ڕای شەخسی ئێمە ئەوە بووە کە پێویستە ئەو ڕێوشێنانەی بۆ دژی گەندەڵی بۆ چاکسازی لە هەموو بوارەکان حتا لە بواری دادوەریش
بگیرێتە بەر و ئەمڕۆ شوێنانە بگیرێتە بەر لە سبەینێ باشترە. بەڵام لە هەمان کاتدا هەندێک مەسەلە هەیە پەیوەستە بە تەوافقی سیاسیەوە، هەندێک مەسەلە هەیە پەیوەستە بە یاساوە دەبێت ڕەچاو بکرێت. ئەوەی بەنسبەت ئێمەوە زۆر گرنگە ئەم دەستکاریانە نابێت لەسەر حسابی بەرژەوەندی کورد بێ بۆ لایەنێکی دیکە. ئەو لایەنەش بۆمە چ گرنگتێکیاندانێ؟ یعنی بۆ نمونە وەختێک پۆستێکی کورد بەر هەڵۆشانەوە ئەکەوێ نابێ کێشە یا خەلەل بخاتە ئەو باڵانسەی کە لە نێوان پێکاتەکانە هەیە، چونکی ئەو باڵانسە لەسەر بنەمای سەنگی هەڵبژاردن و کورسیەکانی پەرلەمان هاتووەتەکایەوە پێویستە بپارێزرێت، چونکی ئەم حکوومەتە لەسەر ئەو بنەمایە دروست بووە. ئەوان چ گرنگتێکیاندا بۆی ئەم هاوسەنگیە بپارێزن؟ بۆ نمونە جێگیری سەرۆکوەزیران لە پشکی کووردا، ئەمە چی لێ دەکەن؟ ینی ئەم جێگری سەرۆکوەزیران دەچێتە ماڵەوە هەموو دەرماڵە و موچە و شتەکەی و پلەکەی لێ دەسەندرێتەوە، چی بۆ کورد دەکرێت لە بەرامبەر ئەمەیە؟ چۆن تاویزی ئەمە دەدرێتەوە؟ ڕاستیەکەی وەڵامی ئەوان بۆ ئەم پرسیارە ئەوەیە کە ڕاستە جێگرێکی سەرۆکوەزیرانی کورد لە پۆستەکەی نامێنێ، بەڵام لە هەمان کاتتا جێگرێکی سەرۆکوەزیرانی شیعە جێگرێکی سەرۆکوەزیرانی سوننە بە هەمان شێوە لە پۆستەکەی نامێنێ، یعنی باڵانسەکە بەم شێوەیە. ئەوەی بۆ سەرۆکایەتی کۆماریش بێگومان شیعەیەک و سوننەیەک و کەسێکی عەلاویە کە بە کەسێکی با بڵێن لیبراڵی ئەلمانی ناسراوە لەسەر هیچ تایفێک حساب نییە، بەڵکو لەسەر کوتلەکەی خۆی حسابە زیاتر. ئەوەی کە ئێمە مەسمانەکە نابێ باڵانستێک بچێت لە دوای ئەم 6 پۆستەیە، چونکی لە دوای ئەم 6 پۆستە یعنی ئەگەرێکی گەورە هەیە و یەکێک لە خاڵەکانە مەسەلەی ئەو کەسانەی لە ماوەی ڕابردوو بە تایبەت لە ئاستی سەرۆکی دەستەکان و جێگری سەرۆکی دەستەکان و وەکیل وەزیرەکان کە لە ئاستی پێویستدا نەبوون یا ئەکەونە نا ئەو بازنەوە ئەو ئەڵقەیە کە دەبێت لا ببردرێن، نابێت لەسەر بنەمای ئەوە لا ببردرێن کە کوردن، بەڵکو دەبێت لەسەر بنەمایەکی دادپەروانانە لا ببرێن، یعنی نەک لەسەر ئەوەی ئاراستەیەک هەبێتەوە جوێیەک هەبێ بەوەی کە مەسەلەن بەیانی 6 وەکیل وەزیری کورد لا بدا، 4 وەکیل وەزیری شیعە سوننە دابنێ و 2 وەکیل وەزیری بۆ ئەمانە لەو شوێنە، بەڵکو دەبێت ئەو باڵانسە بپارێزرێت. بۆ ئەمە وەڵامیان چی بوو؟ وەڵامێکی مقنعکار، شتێک بە بەڵگە و دوکۆمنت، شتێک گرنتی بێت بۆی پشکی کورد و حەقی کورد نەخورێت. کاک دیاری ئەم پرۆسەی چاکسازیە یا ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیران تاوەکو ئێستا ڕێی پەرلەمانی ماوە و ڕێی کوتلە سیاسیەکانی ماوە، یعنی نەچوەتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە لە دیوێکی ترە، یعنی کە خوێندنەوەیەکی تری بۆ ئەەکەی بە شێوەیەک لە شێوەکان ئەو گوشارەی کە لەسەر ئەنجومەنی وەزیران هەبوو ئێستا گوشارەکەی دابش کرد بەوەی کە کێشە تەنها لە ئەنجومەنی وەزیران نییە لە بەڕێوەبردنی دەوڵەتە، بەڵکو ئەوە کوتلە سیاسیەکان و پەرلەمانە لە کوتلە سیاسیەکانی ناو پەرلەمانە کە دەبێت ئەوانیش ڕەئیان هەبێت لە کۆمەڵێک خاڵی ناو پرۆژەکە، چونکی دەستکاریکردنی یاسای ئەوێ بە هەمان شێوە پێویستە ڕاستیەکەی کوتلە سیاسیەکان و سەرکردەکان لەسەر ئەم مەوزوعە بێنە سەرخەت و بگەنە چارەسەرێکی تەوافقی ڕیشەیی کە لە بەرژەوەندی گشتی بێت، چونکی ناشاردرێتەوە گوشاری شەقام و گوشاری مەرجەعیەتی باڵای شیعەکان ئەوەیە کە دەبێت ئەم قۆناغە بەم شێوەیە تەحمل ناکرێ و قبول ناکرێ، دەبێت گۆڕانکاریەک بکرێت کە بەرەو پێشەوە بێ کە گەندەڵی نەهێڵەیان کەمی بکاتەوە، دادگاکان ڕۆڵی زیاتری خۆیان ببینن، ئەو امتیازاتانەی کە بۆ بەرپرسەکان هەیە بە شێوەیەکی گشتی چه امتیازاتی مادی بێت، چه امتیازاتی وەکو خانوو و موچە پاسەوان بێت، ئەم امتیازاتانە بە شێوەیەک ڕێک بخرێتەوە کە ینی دادپەروەریەکی کۆمەڵایەتی دروست ببێ، ناکرێت کەسێک لەبەرەوەی بەرپرسە ینی سەدان یان هەندێک جار 1000 کەس لە خزمەتی پاسەوانی ئەوا بێ. ئەم بنەمایە هەمومان متتەفقین لەسەری، بەڵام لە وردەکاری جێبەجێکردنا بە تاکیدی مشتومڕی تەیەکەوێت. بەڵێ دکتۆر دەرباز محەممەد وەزیری کۆچ و کۆچ